تۆمەت بار بێتە ژۆرێ. ئەوە ئیشە تو کردیتت برا چاڵ لە بۆ برای لێ بداتم لە پێ ناو چێ ئێستا تو مرتاحی سەیدی ئەمن هیچ شتێکم بێ سەبەب نەکردیا ئەوەی کردیتیشم بەس لە بەوەی بۆ هەندێک هادئیان کەمەوە ئەوان ژانی منیان تێکدا ئەوان خێزانەکەی منیان تێکدا ئەوان خەریک بوون ژیانی من هەر یەکجاری تەفروت و ناو بکەن. باش ئەوان تاوانیان چ بوو؟ سەیدی بەخۆی و خێزانی برام دەزانی چ بەزمەکیان بە من دەکرد دائیمە ستریک و پتریقیان لۆ خێزانی من دەنات خێزانەکەی ئیش دەکاتن سەرسەرم سەر چاوم بەزەمن قوبور ناکەم لەناوای لێ من خێزانم ئیشکاتن ئەلحەمدوللا ئەوەی دەیکەم پارەم هەیە نەمێشتی لە هیچی کەم بی بەس دەرێم بانە ڕواتە دەرێ کەچی ئەوان دائیمەن ستریک و پتریک و نازام چ لە بە خێزانی من خێزانی من دەفع دەبوو دەچوونە سەفەرستی ئەوە خوا پێداون کابرا لۆخ و خۆش ژیایە یانی چ تاوانە چ کردیە؟ سەیدی سەرسەر و سەرچاوم خوا پێداوە ئەمن لەی خوا پێداوترم ئەمن لە برام باشترم بەس کاکە ئەو بڵاوکردنەوەی لۆ چییە کاکە لۆ ئایلی عالەمە تێک دەدان ئەمن لەبەر ئیش و کاری مەجالم نێگرنجی بە خێزانی خۆم دەم بەڵام ئەوەندەیەکە ئەوان دەفعیان دەکرد خەریک بووشیانم تێکچی ئەمش ئەوەندەی کە کردم بەس لە بەوەی بوو هەندێک بەخۆیان دابستنەوە هەندێک بزانن لەوانەیە ئەوانیش تووشی غەڵەت بن دیدی بەستە واز بینن لەوەی کە لە بن سەری وی بخین و باسی خۆشی ژیانی خۆیان لەوی و لەوی بکەن باش ئەو کابرای خێزانی کار دەکاتن بە یەک و ماڵ بەڕێوە دەبن ئیدارە ماڵ بدەن چ تاوانش تێدایە؟ سەیدی من ئەوم پێ قوبور ناکرێت ئەوم پێ قوبور ناکرێت خێزانم هەموو ڕۆژ دەبچی خۆی جوانکە خۆی برازێنتەوە بەناو 1000 پیاویدا بڕوە 1000 پیاو تەماشا خێزانم بکە سەیدی پێم قوبور ناکرێت پێم قوبور ناکرێت باش ئێستا بەم پەشیمانی لەو کارە کردیتر؟ ناپەشیمانی پەشیمانی نا شەربی یاسا هو دەبی ئەوان لەستەر دەبکەم مادەمە تو پەشیمانی لەوە بیبێ دەرز 2000 کەستیا ئەی هەوار وەرە برای خۆت خیانەتت لێ بکە باشە کوڕەکەم باشە خۆدا ئازاری خۆت مەدە ماما برای یەک داک و بابینە لا حول ولا قوة إلا بالله برای یەک داک و بابینە وەرە برای خۆت برای جانی بە جانی کە وەی فکرم لەمۆ نەدەڕۆی خیانەتم لێ بکە بەشوان خوا ببوورە قسەکە نەمگۆ بڕیاری بە هەڵەمەدا تەماشای ئەوانە خەڵکەکی پیسن حەسوودن چاویان بەگۆ هەڵ نایە چکە بە خۆیان شکست خواردبوون حەز ناکەن خەڵکی بە بەختەوەری ببینن چ دەکەن هەڵدەستن مختاری دروست دەکەن بابەکەی من داوای لێبوردنەکەم بە نامەیەکە غەڵەتە نەفەس هەمن داوای لێبوردن لە هەردووکان دەکەم ماما نەفەس خوا داوای لێبوردنتان لێ دەکەم بەس بەڵام برای منە نازانم چی لێ بکەم باشە کوڕم باشە حواڵی ئەو خوایی بکە هەوڵدەن لە بۆ پاژیانێکی خۆش بچین پێکەوە حیف کە دنیا هەیە هەیە حیف